بەڵێ سیروان بعد کەمێک دوور بکەوینەوە لە بابەتی جددی و هەواڵە سیاسیەکان با بگەڕێنەوە سەر یاریەکانی تۆپی پێکەم ڕۆژانە بازاڕەکەی زۆر داخ و گەرمە. دوێنێ یەکێک لە یاریە سەرنجڕاکێشەکان لە واشنگتۆن بەڕێوە چوو، یاری هۆڵندا و ژاپۆن بوو. هاوکارم هێرۆ بەشدار بوو بە شێوەی ڕاستەوخۆ لە ئەو یاریەدا و خۆی یەکێک لە با بڵێن تەماشاکەرەکان بوو لە ئەو یاریگایەدا. هێرۆ دەمەوێت بزانم کەشی یاریەکە و یاریگەکە چۆن بوو لە واشنگتۆن خەڵک چۆن پێشوازی لە ئەم یاریانەکە؟ بەڵێ بەفرا پێش هەموو شتێک هیوادارم بریا لە یاریەکە بوومایە لەوێ نەبووم، من لە شوێنێک بووم کە با بڵێن کۆمەڵگەی هۆڵندیەکان بوو، کۆمەڵگەی هۆڵندیەکان لەوێ بەیەکەوە کۆ بووبوونەوە بۆ ئەوەی پێکەوە هاوکاری بکەن و با بڵێن سەیری ئەم یاریە بکەن، پێکەوە چێژ لە یاریەکە ببینن. یاریەکی بەڕاستی گەرم و گوڕ بوو، خەڵک لە ڕێستورانتێک لە دیسی ئەو کۆمەڵگەی هۆڵندیەکان کۆ بووبوونەوە، هەمویان پێکەوە تەماشای یاریەکەیانە کرد، جا بۆ هەر کوێ ڕوانی هەمووی پرتەقاڵیە کردەوە ڕێستورانتەکە. جلی هۆڵندا لەبەر کرد؟ من نا، بەڵام من بەڵگەم هەیە لەسەر سیروان، بەڵگەی چاکم هەیە لەسەر سیروان کە ئەویش لەوەیە یەکێک بوو لە هەوادارانی هۆڵندا، باسی خۆم ناکەم. هێرۆ بەحسا تیمانەکەن هاشبەرگ و تیماتە بەری دەمەکێ لیست و 0-0 بە کیپ ڤێردێ ئەو یاری بداوی بوو، ینی بەحسا تیمانەکەت لالیگرێت دو ئالیگرێ هۆلندا بوو 2-2 تەواو بوو ئیرۆ، یان چ مەسەلاتە و وان ئەنجامایی نازانم. هەموو تای سێ یاریەکانی کە من ئەمەوێ با بڵێن لایەنێک بیباتەوە سەیرەکەی یەکسانە بن، بەڵام ئەمریکا یەکسان نەبوو لە یەکەم یاریە. یا ئەمریکا توانی کە من لەگەڵ ئەمریکا بووم، ئەمریکا توانی سەرکەوتنێکی باش و بەرچاویش بەدەست بهێنێت، بەڵام هۆڵندا یەکسان بوو. بەڵام بەڕاستی سیروان یاریەکەی هۆڵندا و ژاپۆن، ینی ژاپۆنیش ئاستێکی زۆر باشی هەیە. ژاپۆن لەوانە ینی لەو تیمانە نەماوە کە ئیتر بەو تیمانە لێی بڕوانی کە تیمێکی لاوازە بەرامبەر بە تیمێکی وەکو هۆڵندا. ژاپۆنیش زۆر زۆر بەهێزە و یەکێک لە ئامانجەکانی ژاپۆنیش ئەوەیە کە هەتاکو 2050 جامێکی جیهانی بەدەست بهێنن. بڕاستی وەختامە بەرنامایەکێ دژی میێڤانداریا کاوە حسۆ کرد یاریزانێ بەرێ تۆپاپەیە سووریێ ویژی گوت کۆ ژاپۆن و ئەمریکا و مەغرب وێ وەکو سێ هەسپێن ڕەش دەوێ پێشبازیە دەبن. باشە هێرۆ بێتر پرزگرێکن تەکنیکی ئەف کولتورا مەسەلاک و واچ پارتی وەک دەبێژن لە ئەمریکا تتکاژمە بەحساوی بکەش بەرگۆ واشنگتۆن نە باژارێکی میێڤاندارە لێ گەلێک واچ پارتی لڤر ئەو فیفا زۆنش دەرەوەی دەنگی ئەمریکا هەیە لە قادیا نیشتیمانی ناشنال مۆل بێتر خۆزیتە بەحساوی بکەش بۆ بینەرە. بەڵێ سیروانەمە وەکو کللتوریەکە بۆ زۆربەی یاریەکانن، تەنانەت بۆ فوتباڵی ئەمریکیش ئەمە هەیە کە خەڵکی پێکەوە کۆ ئەبنەوە لە ڕێستورانتەکان لە شوێنێکی دیاریکراو کە ئەوانەی ینی پێشتر ڕای ئەگەێنن کە هەوادارانی فلانە تیم لە فلانە شوێن کۆ ئەبنەوە. چەندین گروپی تۆڕە کۆمەڵایەتەکانەیە کە لەوێەوە بڵاوەکرێتەوە و لەوێەوە بە شاشەی گەورە پێکەوە تەماشای یاریەکانەکەن و هەروەکو ئاماژەت بەوەی ناشنال ماڵیش کرد کە ئەوە شوێنێکە بەڕاستی ینی خەڵکێکی زۆر ڕۆژانە بە هەزاران کەس لەوێ کۆ بنەوە کە لە دەرەوەیەوە لە شوێنێکی دەرەوەشە کۆ بنەوە و بەیەکەوە دەڕوان نەیارەکان. ئەمەش کللتورێکی لە زۆر شوێن وایە بۆ جامی جیهانی، بەڵام لێرە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ یاریەکانی تریژ وایە. ئەمە کللتورێکە کە خەڵک پێکەوە من هەواداری زۆر یاری فوتباڵ نییەم، بەڵام حەزم لە ئەو کولتورەی کۆبوونەوە و ئەو شتانەیە بەتایبەت ئەمریکایەکان بۆ بینینی فوتباڵی خۆیان دەزانم باوە زۆر ئەچن بۆ شوێنی خواردنگاکان و پێکەوە بە تایبەتی باڵی مریشکە خۆن با بڵێن لەگەڵ بیرە. بۆ فوتباڵی ئەم فوتباڵی کە ئیستا بەڕێوەچێ کولتورێکی تایبەتیان هەیە، خەڵکی ئەمریکا خواردنێکی تایبەتیان هەیە؟ وەکو خواردنێکی تایبەت نایانی دوێنێ من دەمڕوانیە هەموو خەڵکەکان خواردنی ئاسایی بۆ ڕێستورانتەکان خواردنێکی ئاسایی بوو، بەڵام یەک شتیش ئێمە با بڵین باڵی مریشک و پیتزا و بیرە و ئەم شتانێک کە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ فوتباڵی ئەمریکی شتێکی باوە، ئەمە نەریتی ئەمریکایەکانە، یان با بڵین زیاتر ئەوەیە. بەڵام بۆ فوتباڵ خەڵکی با بڵین لە کاتی فوتباڵ ئەم ببوورە تۆپی پێ یاری تۆپی پێ ئێستا کە جامی جیهانێکەش لێرە بەڕێوە ئەچێ، ینی خەڵکێکی زۆر ڕووی لە ئەمریکا کردووە، خەڵکی بیانی ڕووی لە ئەمریکا کردو، ینی کولتورە جیاوازەکان پێکەوە سەیری ئەم یاریانە دەکەن. هێرۆ ژبلی ئەو یاریا هۆلندا و ژاپۆنیا کۆت لێ دەکە ئەزوتەم لێ دەکەل گەهنە کاواڵی خوا مەل وێ ڕێستورانتێ تەماشا کرد گەیمێک دن بەری وێ هاتکردن ناوبەرە
ئەڵمانیا و کوروچاو یا کوروساو هەنێک کەس هەردوو شێوە دەبێژن تیما وڵاتێکی بچووچێک لە ئەمریکا لاتینی هەفتی بێک بەداوی بوو تشتێکی باڵکێش تێدا بوو چ بوو ئەو یاریزانە کوردە بوو یەکێک لە یاریزانەکانی تیمی ئەڵمانیا کوردە و هەر کاتێکیشکە ئەو یاریزانە با بڵێن گۆڵێکەکە یاخود تیمەکەیان گۆڵێک تۆمارەکە وەکو خۆشحاڵی دەربڕین بە شێوازێکی وەکو هەڵپەڕکەی کوردی ئەکات جا سیروانە میشە تۆم ببینێتەوە ئەوای پشتە دەردکەوێ دەنیز ئونداف بە کوردیتیا خواستەر بلندە بڕاستی هەرگا بەحساوەیەکێتکە و دەماژێ هات پرسین هێرۆش خەوژی بووجهێ مشتبووریە ژێ هات پرسین گۆتێ دایک و بافی ژ تورکیەنە کوردێن تورکیەن کوردێ باکوورن دەماژێ هات پرسین تێنونەتیا تورکیا یا ئەڵمانیا بگۆ ناس کوردم ئەس تونەتا تورکیە ناکەم بوو بابەتەکە سیاسیژی هەلبەت بتایبەت لە تورکیە لێ ئەف تشتا هەم باڵکێشە هێرۆ ئەف دیلانە کۆ دەنیز لەگەڵ هەفکارێ خۆی ئەڵمانی دکە ئەم لە جەمە لە ڕۆژەوا ئەم ژێر دەبێژن دیلانە کورمانجی گۆڤند یعنی ئەوا گۆت گۆڤندێ پێدگەڕینە باڵکێشە گۆ ئەو وەکو سیگنێچەر وەکو ئیمزەش خۆرکردی هەر جارە گۆگۆلێکی تۆمار دکە vêyekê dike û ser asla cîhanî niha êdîn hevdar e. Yek ştekişman bîr neçe Sîrwan li ber ew jimarekî zor zorî Kurdî ji la Almanya hen yanî la yariyêkanî camî Ewropa ji deman bînî kateka Almanya yariye kir zorbey car alay Kurdistanîşman li stadyumeke de bînî. Belê belê hîn heyan ha melvê cama cîhanî nedîtiye lê helbet belkî em divan rojên bê dibîn her hal hêro gelek spas bo vê beşdariya te. Spas bo. و نهاجی ام دچن جم برز دانا کریم کو دادوانی ناونتویه جبون بهتر لسر آلین تکنیکی و هنریین یارین کو حتان ها د جام جهانی ده پیکاتنه کک دانا جاره کدنم کیف خوشن کو تو د جام جهانی ده د میوان ما ده هر سال د گلک پیشبرکین جدا ده د میوان بخیر هاتیه حتان ها گلک هلبت گلک یاری نه هاتنه کرین هین گلک الپیشیا منجی ل تشتکو هاتنه لیستن ئاستا هوەری یا تەکنیکی یا وان تیمان تو چاوا دبینە حتا vê qonاغی بەڵێ سڵاو کاک سیروان لە بەڕێست و لە بینەرە خۆشەویستەکان بەڕاستی من دیسان خۆشحاڵ بووین کە گەورەترین پاڵانتی جامی جیهانی کە لە بە هاوبەشی لە نێوان ئەمریکا و مەکسیک کەنەدا بەڕێواچێ هەروەکو بەڕێزت ئیشارەت پێکرد هەتا ئێستا یاریەکان هەروەکو بینین هێشتا لە قۆناغی سەرەتایە واتە یاریە بەهێزەکان تا ئێستا ناتۆ بێجگە لە یاریەکەی وەکو هێرۆخانش باسی کرد یاریەکەی هۆڵندا و ژاپۆن کە یاریێکی زۆر بەهێز بوو هەتا دو ساتەکان واوەی ئەم ڕۆژ هەروەکو بینیتان ئەوەی کام ڕۆژ ڕوویا لە نێوان تیپی کاپڤێردی و ئیسپانیا ئەو ئەنجامەی کاپڤێردی بەدەستی هێنا ئەنجامێکی بوو ئەوان ئەنجامێکی گەورە بوو بەڕاستی و لەسەر ئاستی تیپەکان ئەوەی کە تا ئێستا زۆر بەرچاوە ئاستی بەرزی هەڵبژاردەی ئەمریکا بەڕاستی کە بۆ من ئەو ئاستێکە لەم پاڵانێتیا لە یاری یەکەمە پێشکەشی کرد بەرامبەر یەکێک لە تیپەکانی ئەمریکای باکوور بەڕاستی زۆر یاریێکی بەهێز و جوانیان کرد. باشەکەک دانا بەری چەند ڕۆژان بە میێڤانداریە برێز زگاوە حسوکەوە خۆشی ڕاهێنەرێکی فەتبۆلێ لە هۆلەندا دەمینە وی سێ وڵات دەستنیشان کرد و دبن هەسپێن سپی دەوێ پێشبرکێدا جاپۆن تەشخۆتە بەحسا ئەمریکا کرد جاپۆن و ئەمریکا و مەغرب تچاوا دەبینە ئەف هەرسێ وڵاتن یان هەنێک وڵاتێن دن هەنە ینی تچاوا دبینە کی ئیساڵ جارە داوی مەغرب دەرکەت گەهێش قۆناغا نیو ینی نیو فینال گەلۆ ئیساڵ چ وڵات هەنە بە بۆچوونی من ئەتوانی بڵێن هۆڵندا هەر یەکێکە لەو تیپانەی لەسەر ئاستی تۆپێن هەڵبژاردەیەکی بەهێزیە بووە لە زۆربەی پاڵانێتەکان ڕاستە جامی جیهانی بەدەست نێناوە بەڵام ئەمریکا بە بۆچوونی من یەکێکە لەو تیپانەی کە چاوەڕێیەکەم لەم پاڵانێتەیە ئاستێکی تا قۆناغەکانی زۆر بەرەو پێشەوە بچێت بە بۆچوونی من و ژاپۆن لەوانەیە بڵێن بەپی ئەو یاری ئەم جارە کردی هەرچەنە کاک سیروانەر وەکو بەڕێستانە بینن و ئەرزانن زیادکردنی تیپەکان لە 32 تیپەوە لە 32 بژاردەوە بۆ 48 بژاردا ئەم پاڵانێتیا کۆمەڵێک یاری زۆری زیاتری تیا بەڕێواچێت کە ئەمەش بۆ هەندێک وڵاتی بچکۆلا خەونێکی گەورەیە تۆ بگەیتە گەورەترین پاڵانێتی جیهان و بۆ من کاک سیروانەمەیشا بە شتێ بکەم ڕۆکو بەڕێزی شدی شارتێ پێکرد بۆ مەسەلەی ناوبژیوانی نازەمەگەریت کات هەیە نەختێک لەسەر ئەو یاسا نوێەکان باسکەینەوە براستی کەک دانا بلکی وەخت لێت پرسێک من دن هەیە دوێ دەربارێ دەبڕاستی ئەسخواژتە بپرسم کا
حتا کیژان ڕادەیە ئەف مەسەلا ڤار ئیساڵ ئالیکاریە دەکە هەلبەت نەجارایەکەیە کۆ ڤار وەکو سیستەم بەشدار دەبە لێ لە گۆرنها ئەو یاریەنگۆ هاتنەکردن حتا کیژان ڕادەیە ڤار یارمەتیدار بوو. بەڵێ ڤار کاتی خۆی کە دروست بوو بێژگە لەو کارانی کە پێی سپێدرا بوو لەم پاڵوانێتی یاروکو بینیشمان لە یاریەکەی ئەمڕۆیە دووجار هاتە ناوە بۆ کاتێک کاگەر ناوبژیوان هەڵە بکات لە کاتی ئەوەی بڵێ ئەمە کۆرنەرە بەڵام لە ئەسڵا بە کوردیەکەی خۆمان ماڵی گۆڵ بێت یان بۆ گۆڵچی بێت ئەمڕۆ دووجار بە باشی هاتە ناوەوە و ئەوەش گەڕانەوەی حەقێک کە چکە زۆر ئەکرا کاکدانا ببوورە دەمامە ببوورە کاتێ مەلفێ دەکەی بداوی و ببوورە وەختەنگە گەلک سپاس بۆ بەشداریاتە کاکدانا کەریمت بمەڕە بوو بێ بەشداریێدە بڤەیەکێژی گەلی بینەران ئەم گەشتن داویا بەرنامەیە خۆیان ئیرۆ حتا جارەکەدن ببینن دەخێر و خۆشیێدا هەر شاد و بەختەوەر بن.